ماڵی کللتوری ئەحەی کڕنوو ناونیشان کۆڵانی ئەوقاف گەڕکی شێخان تەنیشت ماڵی مامۆستا کەریم کابان گەر دەتەوێت یادگاری کۆنەکان تۆمار بکەیت دەتوانی سەردانمان بکەیت و لێرە وێنە بگریت. ماڵی کللتوری ئەحەی کڕنوو لە پێشوازی ئێوەی بەڕێزدایە. کللتوری ئەحەی کڕنوو ناونیشان کۆڵانی ئەوقاف گەڕکی شێخان تەنیشت ماڵی مامۆستا کەریم کابان گەر دەتەوێت یادگاری کۆنەکان تۆمار بکەیت دەتوانی سەردانمان بکەیت و لێرە وێنە بگریت. ماڵی کللتوری ئەحەی کڕنوو لە پێشوازی ئێوەی بەڕێزدایە.